6 ملیۆن کەماندامێکی ئەوانە ئەگەر کەماندام بن بەڵام عەقلیان کەماندام نییە وژی کەم عەقلیش ئەگانە 6 ملیۆن دینار ئەوان عەقلیان کەمە لە پێناو موچە بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەکو بەغدا و شارەکانی تری عێراقی لێنێت پەراوێسترین هاونیشتیمانی ئەم وڵاتەی بەسەی تر برسێتی عەقلت کەماندام نەبی بەڵام پەرلەمانتارێک کاتێک لە پێناو بەرژەوەندەکانی خۆی یاسا دەردەکات ئەوە عەقلی کەماندامە. ئێمە ئەمڕۆ کە زیاتر لە 100 بۆ 150 کەمەندامی لە شاری سلێمانیەوە هاتوین وەکو ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کوردستان ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە ڕۆژێکی چارەنووسازە ئەو ڕۆژەیە کە بەڕاستی هەم سەرۆکی لیستەکان لە سەرجەم لایەنە سیاسیەکان و هەم ئەندامانی پەرلەمان کە خۆیان هەڵبژێردا بوو کاندیدەکان لە هەموو لیستە جیاوازەکان بەبێ جیاوازی ئەهاتنە لای کەمەندامان بەڵێنی زۆر تایبەتیان پێدەداین و داوایان لێ ئەکردین کە ئێمە متمانەی خۆیان پێبین و ئێمە دەنگیان پێبین لە بەرامبەریشدا ئەوان بەڵێنیان پێ ئەداین و هەنێکیان بەڵێنی شەرەفیان پێ ئەداین کە چوونە پەرلەمانی کوردستان داواکانی ئێمە جێبەجێ بکەن. ئەوە چاو بە چاو ڕوو بە ڕوو هەنێک لەو کاندیدانە ئێستا چانسی ئەوەیان پێدراوە هاتوونەتە پەرلەمانی کوردستان و ئەمڕۆ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسایی چاکسازی دەکەن کە گرنگترین یاسایە دەچێتە پەرلەمانی کوردستان. بۆیە ئێمە ئەمڕۆ یاداشتێکمان پێیە وەکو ڕێکخراوەکەمان وەکو کەمەندامان دەمانەوێت پێشکەشیکەین بەڵام نەک بە نوێنەنێک. ئێستا دوو خاڵ یا ئەوەتە ئەمڕۆ بچینە نێو هۆڵی پەرلەمان وتاری خۆمان هەبێت لە بەردەمی سەرۆکی پەرلەمان و جێگران و سەرجەم ئەندامانی پەرلەمان یان ئەوەتە لە حەوشەی پەرلەمان سەرۆکی سەرجەم فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان پێشوازیمان لێ بکەن ئێمە یاداشتەکەی خۆمانیان بینێ و لە بەرامبەریشدا ئەوان بەڵێنمان بنێ هەتا بەڵێنمان نەدەنێ کە کەمەندامان لەو نەهامەتیە لەو برسێتیە لەو پەراوێز خستنە لەو بێڕێزیە لەو هەژاریە لەو برسیکردنە نەجادەیەن ئێمە لە بەردەمی پەرلەمانی کوردستان ناڕۆین. ئەگەر پێویستکە خێمە هەڵدەدەین ئەگەر پێویستکە دەمێنینەوە ئەگەر پێویستکە تا دوا دڵۆپی خۆمان لێرە دەمێنینەوە تا بەڵێنیان لێوەرەگرین تەنها بەڵێنێک پێتان دەڵێین کوا بەڵێنەکانتان. بەڕاستی 4 ساڵ بە ناوی قەیرانی دارایی هێندە شەکەت بووین هێندە شەکەت بووین ژیانی کەمەندامان لە ئێستادا وەکو شارێکی دوای شەڕ وایە. بەڕاستی برسکمان لێ بڕاوە بەسە ئیتر 100,000 بەسە ئیتر 150,000 بەسە ئەم خەڵەتاننا. ئێستا پرۆژەی چاکسازی لە بەردەمتانایە ئێوە وەکو کەناڵەکانی ڕاگەیاندن بچنە ژوورەوە پێیان بڵێن کەمەندامان دەیانەوێ ڕوو بە ڕووبتان بینن وەک چۆن لە هەڵبژاردنەکانە دەهاتنە لاتان و هاتنە لامان و بەڵێنتان پێداین کە بەڵێنەکانمان جێبەجێکەین. ئێستا ڕۆژی ئێمەیە و ڕۆژی جێبەجێکردنی بەڵێنەکانی سەرجەم فراکسیۆنەکانە. دوا قسەشمەوەیە لە هیچ لایەنێ قبوڵی ناکەین ئەم قەزیەی کەمەندامان وەکو کەیسێکی سیاسی بەکاربێنێ چونکە قەزیەی کەمەندامان قەزیەیەکی پڕە لە مرۆڤایەتی پڕە لە ئینسانیەت دەبێ وەکو لایەنە مرۆڤیەکەی بەکاری بێنین. داواکارین داوای ئێمە بگێن لە پەرلەمانتاران و سەرۆکی پەرلەمان و ئێمە ژێنە حەوشەی پەرلەمان. ئێمە 4 خاڵمان هەیە پێمان خۆشە لە بەردەمی سەرۆکی فراکسیۆنەکان بخوێنینەوە و نوسخە بین بە ئێوە بەڵام تەنها ئەو داوای ئێمە ئایا ئەوان ئامادەیان تیای ئێمە سەبچی ناو پەرلەمانیانە تکایە بچنە ژوورۆ داوای بکەن. بە دڵنیاییەوە ئەگەر بێت و دەست برن بۆ قوتی کەمەندامان ئەمڕۆ 200 کەمەندام هاتووینە تێرە ڕۆژانی ئایندە هەزاران کەمەندامینە سەر ئەم شەقامە. ئەمە یەک ئێمە نەک بەبڕینەکە ڕازی نابین. ئێمە موچەی کەمەندامان ئەوە چەند ساڵە 150,000 100,000 پاشەکەوتی لێکراوە بەڕاستی غەدرێکی گەورە بوو کە پاشەکەوتیان لە موچەی مناڵیشە لە دەماغ کرد
نامانەوێت ئەمانە دووبارە بێت و ئەمانەیە ئەو موچەی ئەو پارەی کە لە باڵاکان دەبڕێت بەشێکی زۆری بن بە کەمەندامان چونکە خەڵکانی مستحقین ئێمەی کەمترین موچەمانەیە لە هەرێمی کوردستان داواتان لێکەم لە کەناڵەکانی ڕاگەاندن ئێمە بەرەو حەوشەی پەرلەمانە ڕۆین بەرەو هۆڵی پەرلەمانە ڕۆین بزانین تا چەند سەرۆکی فراکسیۆنەکان تا چەند پەرلەمانتارەکان پێشوازیمان لێکەن موچەکەی بێ خاوەن پێداویستێکی تایبەتیش 100,000 دینار بۆ پەرلەمان و پەرلەمانتارەکانی کوردستان